کارانی خۆشەویستی من سڵاو لە کۆمەڵێک وانە کە کورتکراوەی گشت بابەتەکانی عەرەبی پۆلی 12 پێ دەڵێم کە سوودێکی زۆر زوری لێ بیدەبینی بە تایبەتی بۆ شەوانی تاقیکردنەوەی وزاری بۆ کاتی مڕاجعەکردنەوە. یەکێک لەو بابەتانە بریتیە لە بەلاغا ئەگەر دیقەت بێ ئێمە کۆمەڵێک مەوزوعمانەیە لە کتێبەکە لێرە بە کورتی پێم وتی بەلاغە بریتیە لە چی؟ تەشبیه، جیناس، طیباق، تەشخیص، تەوازی. طبعا من تەعاڕوزیشم بۆ دانایی لەگەڵایە لەبەرەوەی تەعاڕوز بەشێکی لە بەلاغە لە بابەتی طیباق ئەیناسیتەوە. تێبینیەکت پێڵم ئەگەر سێرێکی ئەم لای شاشەکە بکەی سێرەکەی چیمانەیە؟ تەشبیه و تەشخیصمان هەیە. بەڵام لەسەر و نووسیمانە چی؟ سوورەی بەیانی. تۆ پێویستە ئەم مستەڵحاتانە بزانی. جاری وایە ئەڵێ سوورەی بەدیعی، جاری وایە ئەڵێ سوورەی بەیانی، جاری وایە ئەڵێ فنونی بەلاغی. سوورەی بەیانی بریتیە لە تەشبیه و تەشخیص. تەشبیه بریتیە لە چی؟ یەکەم شت بە ئەداتی تەشبیه ئەیناسیتەوە، واتە لێکچواندن. ئەداتی تەشبیه بریتیە لە چی؟ یەکەم شت کاف، دووەم کە ئەنە، سێم مثل. ئەم سیانە بۆ تۆ داغڵا. هەر کاتێک لە دێڕە شعرێکە هیچێک لەم سیانەت بینی کەواتە فنونە بەلاغەکە سوورە بەیانەکەی تو بریتیە لە چی؟ بریتیە لە تەشبیه. بۆ نمونە ئەڵێم الصداقة كالزهور النادرة، ئەوە کافەکەم دۆزیەوە کەواتە بریتیە لە ئەداتی تەشبیه و بریتیە لە بابەتی بەلاغە. پێشی زۆر جار پرسیارەتەوە پێوترێ مشەبە، دوای زۆر جار پرسیارەتەوە پێوترێ مشەبە بهی. ئەمە سێ ڕوکنی ئەساسی تەشبیه. چی ئەمێنێتەوە؟ دەلالەی تەشبیه. سێری کە باوکی من دەلالەی تەشبیه بە هیچ جۆرێک لە کتێب تێپەڕ ناکە. 5 دەلالەی تەشبیهمان هەیە کە لە کتێبەکەیە خوێندوتە. ئەو دەلالاتانی تەشبیه کە بریتیە لە سیفەتی نێوان مشەبە و مشەبەبی، سیفەتی لێکچووی نێوان مشەبە و مشەبەبی. دووەم شت بریتیە لە چی؟ تەشخیص. تەشخیص چییە؟ ئەگەر دیقەت بێ سێری پێناسەکەی نووسیمانە چی؟ صفة الإنسانية لما ليس إنسانا. صفەتی مرۆڤە دەبەخشێ بە شتێکی تر کە مرۆڤ نەبێ. بۆ نمونە ئەڵێم چی؟ الكتاب صديق. هاوڕێتی صفاتی کێیە؟ مرۆڤە. لێرە دراوە بە چی؟ بە کتاب. بۆ نمونە ئەگەر سێری ئەم نمونانەکەی نطق الزمان، ابتسمت الحياة، أما فعل زايدا اسمك، أما طبعا بس بو ناسينويا. ياخذ بون من ألم الليل يتكلم، ياخذ اسمك زايدا صفة. الألم البحر صامت، وكل قصيدك إلى أبو ماضية هي صامت صفتي مروفة دراوبة شي دراوبة بحر كواتا. أما بريتيا لتشي تشخيص تبيني كيف تشوك تشبيه تشخيص لبروي صوري بيانية هميشة بيكوا سعيد يدابك وربو إيرا. أجر دقت بيت شي معناها جناس، معناها جناسيش كبريتية لشي محسناتي لفظي، ياخذ محسنات، ياخذ صوري بديعي، هميشه جناس وتوازي بيكو سعيتي دابك. بو جناس بريتية لشي؟ بريتية لدوشة كليك دشي لمعنى دا جاوازة. بو نمونا عليهم شي ها أصحابك دارهم ها شي شي الهوى فهوى. أولا قصيدة كي شي هيا إبراهيم ناجية هيا دووشە لە یەک دەچێ ماناکەی جیاوازە، یاخود دووشەکە لە حرفێکا جیاوازە یاخود لە شکڵەکە جیاوازە. بۆ نمونە وأما السائل فلا تنهر، ياخذ فأما اليتيم فلا تقهر. وشي تقهر وتنهر لێک حرفا جیاوازە کەواتە ئەمە شەر پێوتێ جیناس. ئەی چیمان هەیە لە بەرامبەر جیناسە؟ تەوازیمان هەیە. تەوازی بریتیە لە چی؟ لە جیناس دەچێ بەڵام لەسەر ئەساسی جوملە، واتە دوو جوملە دوو مەقطع چیتیایە تەوازیتیە، ئیقاعێکی مۆسیقیتیە. هەر کاتێک پرسیار وتی ڕەوی الوزن والروي الحرف الأخير ياخوشي وتي إيقاع الموسيقي، أو يكسر تو بير لشي كيتوا يكسر بير لتوازي دكيتوا. سيري قصكك ووجدك ضالا فهدى ووجدك عائلا فأغنى. سيري كي دو مقطع ماني دو جملة مان هي ليك دشي كواتا أما بريتيا لشي بريتيا لتوازي. شي معنى مينيتواني هل صوري بديعي طباق معنى مينيتو. طباق ومقابلة، طبعا مقابلة تركة بس طباق معنى. طباق بريتيا لشي همو أو ضدانا أو أصدادانا أو دجاني لمرحلة كاني بيشو كوندوتا لمصال كوندوتا لبلاغة بيوتري طباق. أقل سيري كي بون من ليل ونهار، بون من قصير طويل، بون من أعذ أذلة، بون من كبير صغير، أمانة همي ضدن. أنجا طباق دو جورة بلام جورة كي داغلني بس بو ناسي نوية. طباقية كم بريتية التي طباقك لصد لنيوان دو اسم ياخذ دو فعل، كبير صغير أعذ أذلة. أي طباقي سلبي شيء كزول أما الامتحاني وزاري هذه بريتية لمثبت منفي ياخذ أمر ونهي. بونمونا ألمتي يعلمون لا يعلمون، أما مثبت منفية ياخذ بونمونا أعمل لا تعمل، أما أمر نهي.
ئەمە بابەتی بەلاغەیە. یەک شتی تر هەیە کە ئەویش تەعاڕوزە بۆ لێرە باسم کردووە. تەعاڕوز دوو جۆرە، تەعاڕوزێکمانەیە پێوتێ دەلالی، تەعاڕوزێکمانەیە پێوتێ ئوسلوبی. تەعاڕوزی دەلالی هەر بریتە لە ضد، هەر بریتە لە طیباب. بۆ نمونە ئەڵەم تەشاؤم تەفاؤل، السحب تركز البحر ساج ياخذ صامت، أما لمعنى دجن. چی ئەمێنێتەوە تەعاڕوزی ئوسلوبی؟ تەعاڕوزی ئوسلوبی واتە شکڵ، واتە بریتە لە چی؟ واتە بریتە لە ئوسلوبی ئینشائی لەگەڵ ئوسلوبی خەبەڕی. واتە بۆ نمونە بەیتێک دەیە نیوەدەی ڕیەکەم ئوسلوبیە ئینشائیە، نیوەدەی ڕیدۆم خەبەڕێ. ئەمە پێوتێ تەعاڕوزی چی؟ پێتەوەرێت تەعاڕوزی ئوسلوبی. کۆمەڵە تێبینی بچووکمانەیە هەمیشە تەشبیه و تەشخیص بەیەکەوە سعیتیا بکە، هەمیشە جناس و تەوازی بەیەکەوە سعیتیا بکە، هەمیشە طیباق و تەعاڕوز بەیەکەوە سعیتیا بکە و ئینشاء الله سوودی لێ بین و سەرکەوتوو. ڕەنگەی سلێمانی پێشەنگ لە سلێمانی.